ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کاتێک بەشداری لە دانیشتنی پەرلەمانی کوردستان دەکەین بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە ئەو حەوت خاڵی کە برادرانی یەکێتی هێناوی یاون کە هەمان نەتوانم بڵێم خاڵەکانی ئێمە بزوتنەوەی گۆڕانن و زەمانەتێکی لەگەڵ داوێ بۆ جێبەجێکردنی خاڵەکان و ئیتیفاقی سیاسی پێشوەختەکرا بێتن بۆی کە دەچینەوە بتوانین ئەو خاڵانە کە وعد و بەڵێنمان بە خەڵکو و جەماوەرداوە جێبەجێیان بکەین بەغەیری ئەوە ئێمە بەشدار نابین لەو دانیشتنەی کە پەرلەمانی تێدا کارا دەکرێتەوە و لە دوای کاراکردنەوەی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی گۆڕانیش شان بەشانی فراکسیۆنەکانی دیکە دەوام دەکەین لە پەرلەمان و ئەو کاتەی بە هەماهەنگی لەگەڵ لایەنە سیاسیەکانمان لەگەڵ حیزبەکانمان شێوازی کارمان لە پەرلەمانی کوردستان دیاری دەکەین. قەناعەتم وایە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەواقارێکی خراپتر دەباتن و هەنگاوێکی خراپە چونکە گەر نەوایای باش هەبێ نەوایایی وەکو بڵێ لە پشت ئەو خاڵانێک کەمە تەئیدمان کردوون کە خاڵی باشن دەبووە برادرانی پارتی بە دەرەجە یەک ئەو جا برادرانی یەکێتی داکۆچیان لەسەرەوەی کرد کە ئیتیفاقێکی سیاسی کرابایە لەسەر ئەو خاڵانە ئەو جا چووباینەوە پەرلەمان و هەڵوێست ئێمە دیار ئێمە بایکۆتی دانیشتنی یەکەمی پەرلەمان دەکەین و لە دوایش لەگەڵ حیزبەکانمان شێوازی کارکردنی داهاتوومان دیاری دەکەین لە پەرلەمانی کوردستان.